مامۆستا سامی بێمە لای بەڕێستان ئایا تاک چۆن ئەتوانێت خۆی دروست بکات؟ سەرەتا زۆر سپاس بۆم بەرنامە جوانە هیوام سەرکردن سەرفرازیتانە کە بەتایبەت لەسەر گەنجە چونکە بەڕاستی گەنج داینەمۆی پێشکەوتنی هەموو وڵاتێکە و ئێستاش ئێمە پێویستمان بە گەنجی بەتوانایە و گەنجی بەهێزە بۆی بتوانین کورسانێکی باشتر بنیاد بنین. لە دنیاە یەکێک لەو کارە ئەساسیانەی کە خێزان ئەرکێتی و هەروە حکوومەت ئەرکێتی بریتێلەوەی کە گەنجێکی بەهێز دروستکە بۆ کۆمەلگایەکی باشتر و وای لێ بکە ئەم گەنجە توانای خود فێربوونی وەکۆی کە جەنابەت لە مقدیمەکە باست کرد توانای خود فێربوونی هەبێت چونکە هەر کەسێک کە توانای خود فێربوونی هەبوو ئەوە بڕوابەخۆبوونی زۆر باشترە بێ و زیاتر بەرەو پێشەوە چوو کاتێ بڕوابەخۆبوونی باشتر بوو ئەم گەنجە بەرهەمیە بێ خزمەت بەخۆیەکە و بە خێزانەکەی بە نیشتیمانەکەشیەکە کەواتە تا چەندە پەروەردەیەکی تەندروست ئەم ڕۆڵە گەیەنێ بێگومان پەروەردەیەکی تەندروست نەوەیەکی تەندروست دروستەکە بۆ کۆمەلگایکی تەندروست. دەستەکان خۆر مامۆستا بێمە لای بەڕێستان ڕۆڵی پەروەردە بۆ گەنج چییە؟ چی دەسەکەوێت گەنج لە پەروەردە؟ ئوستازی بەڕاست ئەگەر باسی پەروەردەی خێزانی بکەین فەرقە لەوەی کە پەروەردەی کە لە سیستەمی پەروەردە و قوتابخانە و زانکۆ ئەمانە طبعاً بە پێی تیۆرەکانی فرۆید هەتا 5 ساڵی یەکەم ڕاستەوخۆ هەڵسوکەوتی دایک و باوک و پەروەردەی خێزان کاریگەری لەسەر ئەم منداڵە ئەمێنێ هەتاوەکم ئەژمرێ بۆیە هەندێک چارەسەر هەندێک حاڵەتی نفسی هەیە پسپۆرە نفسیەکە پرسیار لە منداڵی ئەم کەساکە بۆیە بزانێت چی ڕوویاوە بۆیە ئەگەر ئێمە بە پەروەردەیەکی تەندروستە تێپەڕ بووین و بەڕای من ئەرکی ڕێکخراوەکانی بواری کۆمەلگەی مەدەنیە و ئەرکی حکوومەتە کە خێزانێکی تەندروست دایک و باوکێکی تەندروست بەرهەم بێنێ بۆی بزانن چۆن پەروەردەی منداڵەکانیان بکەن بۆی ئەم تاکە لە مستەقبەلا لە داهاتوە پەروەردەیەکی تەندروستیە بێ و بە تەندروستی بژی و منداڵەکانی تریشی تەندروست پەروەردە بکەن. دەستەکان خۆش بێ کەواتە ئێمە توانین بڵین خێزان ڕۆڵێکی سەرەکی هەیە بۆی کەسێکی بەرهەمدار و بەرپرسیار دروست بێت. بێگومان بۆ معلوماتی جەنابەت ئێستا لە ئەوروپایە منداڵەکان 8 سعات 8 کاژێر لە لای حکوومەت ئەخوێنن و پەروەردەیانەکەن کە دێنەوە خۆتەزانین ماندوون 2 سعات ساخەریکی ئایپادە بن کاملی ڕۆژەکە لەوانەیە 3 کاژێر لە لای دایک و باوکەکە بن بەڵام 8 کاژێر حکوومەت پەروەردەیەکە بۆ لەبەرەوەی ئەوێ منداڵێکی تەندروست دەرچێت بۆ داهاتوو و وڵاتەکەی بەرەو پێشەوە بڕۆ هەرچەند لە کۆمەڵێ ڕووی کۆمەڵایەتیەوە ئەمە باش نییە ڕخنەی لەسرە بەڵام لە کۆمەڵی ڕووی ترەوە ئەم حکوومەت بیر لەوە کاتەوە لە ئەوروپا نەوەکو ئەم دایک و باوکە نەتوانێت منداڵێکی تەندروستی باش بەرهەم بێنێ بۆی خۆمان پەروەردەیەکین باشترە کە لە فەلسەفەکانی ئەرستۆیە زیاتر وەریان گرتو و هەمان ڕای هەیە. ویسم باسیەوە بکەم کەواتە ئێمە ئەگەر ئەتوانین بڵێن لە کوردستان ئاستی پەروەردەکە لە چیایە ئەوەیە کە حکوومەت پەروەردەیەکی بەجوانی تەرتیب کردبێت و پێشکەشی بکات یاخودەوەی دایک و باوکەکان ڕۆلی بەرچاویان بەرەکەوێت. خۆی ئێمە وەزارەتێکمان هەیە لەژێر ناونیشانی وەزارەتی پەروەردە و فێرکردن نەک فێرکردن و پەروەردەکەواتە ئەرکی سەرێکی وەزارەتی پەروەردە پەروەردەکردنێکی تەندروستە بەڵام با ئێمە خۆمان لە واقع نەشارینەوە لەوەتی نەک ئێمە باو باپیرانیشمان لەدایک بووە ئەم دەڤەرەی ئێمە دایمە لە شەڕ و ئاژاوەیە بووە و نەفسیەن شەڕ و ئاژاوە کاریگەریکی ڕاستەخۆ ناڕاستەخۆ بەجێ هێڵێ لەسەر تاکی ئەم وڵاتە بۆ منە باوکی من 27 ساڵە پێشمەرگە بوو لەکوێ فریای ئەوە کەوتووەکە دوو کتێب بخوێنێتەوە بزانێ من چۆن پەروەردە بکە بۆیە ئێستا بەڕاستی ئەرکە ئەساسیەکە ئەتوانم بڵێم کەوتوتەوە سەر زانکۆکان بۆەوەی پەروەردەیەکی تەندروستی گەنجەکان بکەن لە مستەقبەلا باشتر بن یانیش ڕێکخراوەکانی بواری کۆمەلگەی مەدەنی ئەرکێکی ئەخلاقی نیشتمان پەروەریان لەسرە بۆی منی گەنج پێ بگەێنن یان جەنابەت پێ بگەێن بۆی لە داهاتوە بتوانین مناڵەکانمان پێ بگەێنین بۆیە من ئەوەندەی فۆکسم لەسەر ئەکادیمیەکانەوە ڕێکخراوەکانە هێندە فۆکسم لەسەر دایک و باوکمانیە چکە دایک و باوکی هەرێکێک لە ئێمە دنیایەک ناڕەحەتی و ماڵوێرانی بینیوە فریای ئەوە نەکەوتە کە خۆی پەروەردە بکات. ڕاستە دەستەکانە خۆش بێ دێنەوە بۆ درێژی ئەو باسە گەنجێک ئەگەر پەروەردەی تەندروست نەبوو بێت لە ژینگەکەی چواردەوریا خۆی بێوێ خۆی ڕاستکاتەوە چۆن بزانێت پەروەردەکەی چواردەوری ڕاست نەبووە و پەروەردە دروستەکە هەڵبژێرێ. بەڵێ خۆی گەنجەکە ئەگەر پەروەردەیەکی تەندروستی نەبوو بێ هەر لە بنەڕەتەوە ئەگەر کەسێک نەبێ چۆنەڵی بیجوڵێنێ ئەگەر ئێوەی ڕاگەیاند کار و سۆشەڵ میدیایەکی تەندروستمان نەبێ و پەروەردەیەکی تەندروستمان نەبێ لە قوتابخانە و زانکۆکان ئەم گەنجە هەروە ئەڕوا چکە من ئەگەر هەڵەیەکم هەبێ ئەگەر جەنابنەی پێم بڵێ ئەمە هەڵەکەی توێ من چۆن بیزانم هەر بەم شێوەیە بڕۆم کەواتە ئەرکی میدیایە بە دەرەجەیەک و ئەرکی پەروەردەی وەزارەتی پەروەردە و فێرکردنە کە هەڵەکانمان پێ بڵێ و پێمان بڵێ مرۆڤی تەندروست چێە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی عەقڵیەوە لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە چکە یەکێک لە گرنگترین پێناسەکان
کە سەرکەوتن هەیە لە دنیا ئێستا بریتە لە ڕاگررتنی باڵانس لە بینی لایانی تەندروستیت لایانی مادیت لایانی کۆمەڵایەتیت ئەمانە هەمووی بەیەکەوە بۆیە ئەگەر لەسەر پرسیارەکەی جەنابێت ئێستا ئێمە ڕوومان کردوتە سوۆشەڵ میدیا بۆیە هەر سوۆشەڵ میدیاوە لە ڕێگەی سوۆشەڵ میدیا ئەتوانین گەنجەکانمان پەروەردە بکەین تیان بگەینی فێریان بکەین بابیجان ئەمە هەڵەیە کە ئێمە دوای کەوتوین اینجا ئەم گەنجە خۆی دوای ئەوە پاڵنەری بۆ دروستە بێت کە پاڵنەری بۆ دروست بوو دوای ئەوە ئەچێ ئەگەر ڕێبزانە ئایبەکەی من لە چیایە چه ڕاهێنەرێکمان هەیە چه ئەکادیمیایەک هەیە لەم بوارە ئیش بکە چ کەسێکی ئەزمون و شارەزا هەیە بچم یارمەتی لێوە بگرم ئەوجا گەنج چۆن بتوانێت ئەم هەڵسەنگاندە بکە بزانێت کامیان باش و کامیان خراپە من دێمەوە سەر بەشێکی قسەکانی ئیمان خان زۆر گرنگە ئەو ڕاهێنەرە طبعا ئێمە سێ بنەمای ئەساسیمان هەیە لە تەدریبە باشە ترینین یەکەمیان پێویستە لە تەدریبە سکیلز هەبێ مەهارات هەبێ لە هاتووی بگوازێتەوە دووەم بریتە لە قەناعەت پێویستە قەناعەت هەبێ قەناعەت چۆن دروستە بێ بە زانیاری و توێژینەوەی زانستی سێیەم ئەبێ جوڵەی تیابێ پێکەنینی تیابێ یاری تیابێ چونکە هەندێک لە بابەتەکان ئێمە زانین کە بە پێی لێکۆڵینەوەکان ئەوەی فروید دایناوە لە شعوری ئینسان 90 بۆ 95 هەڵسوکەوت و ڕەفتار و هەستۆزی ئێمەی بەدەسە هەندێک یاریمان هەیە تۆ یاری بە بەشدار بۆ کاکەی بەڵام لە لاشعورەوە کۆمەڵی یاسای ژیانی فێرەکەی کۆمەڵە گۆڕانکاری بە لاشعور وایە بالضبط کەواتە بۆچوونی من ئەم سێ بنەما ئەساسی لە ڕاهێنەرە ئەبێ هەبێت وەکوتم معلوماتی باشی پێبێت توێژنەوەی زانستی نەک معلومات لە دەرەوە بێنە لە سوۆشیال میدیا ئەبێ سەرچاوەکەی دیار بێ و مەهارات کە ئەم من ئەچمە دەرەوە چی فێربووم چی بەکاربێنم و جوڵەی تابێ پێکەنینی تابێ بۆی بەجێوێکی خۆشەوە تۆ بچ دەرەوە دەستەکانە خۆش ئوستاز بێمە لای بەڕێستان خاتومان باسی گرنگی کتێبی کرد هەم بۆ فێربوونی خودی هەم بۆ لایانی برەودان بەتوانەکان چۆن کتێب ئێمە پەروەردە ئاکات یاخود چۆن کتێب هۆشیارمانەکاتەوە بۆچی پێویستە هۆشیار بین بۆچی پێویستە هۆشیار بین بۆ ئەوەی خۆش بژین بۆی دڵمان خۆش بێ چکە کاتێ من ئەزانم هۆشیارم ئەم شتە خراپە کە نەم کرد باش یعنی خۆم لە ناڕەحەتێک ئەپارێزم وە شتێک باشە ئەیکەم دڵخۆش مەکە ئەمە بۆچی هۆشیار بین یعنی کە وەکو لە چوارچەوە عامەکە ئیتار عامەکە وەکو کتێب ئەکەوێتەوە سەر دوو بابەتی ئەساسی ئایا ئەو شتی کە تۆ ئەتەوێت فێری بی ئایا مەهاراتە یانیش تەنها بابەتە نەزەریەکەیە ئەگەر مۆزوعەکە مەهارات بێ جگەل لە کتێب خوێندنەوەکە مەفروزە کە ڕاهێنان بەخۆی بکە یان کەسێک پێی بکە یان خۆی ئەنجامی بە بەڵام ئەگەر مۆزوعەکە وەرگرتنی بابەتێک بێ بۆ منە لە سەرچاوێکی مێژووی بۆ مەحازەرێک بێ ئەوە کتێبی سوادێکی زۆری هەیە بەڵام لە دنیای ئێستای ئەگەر بیبینی حتا لە ئەپلیکیشنەکانمانە لە سایتەکانە هێندەی گرنگی بە ڤیدیۆ و تەدریب ئەدرێ هێندە تێکست بوو کەم کراوەوە لە بابەتێکی وەکو فێربوونی زمانە ئێمە هەمومان نەزانین لە زانکۆ لە قوتابخانە 12 ساڵ ئینگلیزی ئەخوێنرێت بەڵام قوتابیەکە دوای تەواوکردنی ناتوانین دووڕستە ئینگلیزی قسە بکە ئایا مۆزوعەکە چییە مۆزوعەکە خراپی کتێبەکەیە نەخێر بێگومان بەڵکوم ئەم کتێبە نەهاتووە بواری واقعی یعنی نەگوازراوەتەوە بۆ ئیش پێکردن تەنها لە چوارچێوەی نەڤەریاتە ماوەتەوە زانیاری ماوەتەوە لە ناو مێشکی ئێمەیە بۆی ئەم زانیاریە بەکاربێنین مەفروزە تدریبی پێ بکەین اینجا مامۆساکە تدریبان پێ بکە ڕاهێنەرەکە تدریبان پێ بکە یان خۆمان تدریب بە خۆمان بکەین بۆ یە کتێب گرنگە بێگومان بەڵام لەگەڵ کتێبە تدریب زۆر گرنگە لەگەڵ ئوستاز پرسیارەکەم لێرە ئەوە بێ وتم بۆ هۆشیار بین وتت بۆی خۆش بژین خۆشیان چیەکرێتەوە تەنها ڕابواردنی مادیەکرێتەوە یاخود گرنگیدان بەلایانی دەروونی شەکرێتەوە لەسەر قسەکەی جەنابەت وەکو وتم لە پێشتریشە تازەترین پێناسەی سەرکەوتن بریتێ لە ڕاگررتنی باڵانس لە نێوان لایانی تەندروستیمان لایانی خێزانیمان و لایانی مادیمان ئیتر ئامانجەکانی تریش بەدوایە کەواتە کاتێمە هۆشیار ئەبین ئەزانین لە چ مستەوایە کات تەعاملەکانمان پەیوەندیەکانمان ڕێک بخەین کاتێ هۆشیار ئەبین ئەزانین کە چ شتێک بۆ من باشە لە ڕووی جەستەیی کاتێ هۆشیارین ئەزانین لە چ شتێکە بواری مادی ئیشی باشتری تایە ئەگەڕێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت کە باسی ئەوەکەی لایانی دەرونی بێگومان ئەنتۆنی ڕۆبنس شتێکی زۆر جوانیاڵێ 180 سەرکەوتن پەیوەندی بەلایانی دەرونیمانەوە هەیە ئەگەر ئێمە بڕابەخۆبوونمان نەبێ هەمیشە سترێس و قەلەقیمان هەبێ هەمیشە ناڕەحەت و نائارام بین لە ڕووی دەرونیەوە هەرگیز ناتوانانی هەنگاوی بەرەو پێشەوە بنین بەڵێ ئەمەشێکێکە لە بابەتەکانی تر کە باسیەکە بۆیە خۆشیان ئاسوودەبوون پەیوەندی بۆ هەیە کە ئایا تا چەندێک ئێمە
باڵانسمان ڕاگرتووە لە بینی سێ ئامانجە سەرەکیەکەی ژیانە و هەروەها چێژ لە ئێستامان وەرەگرین و بیر لە ئێستاکەینەوە و ئێحساسی ئێستامان هەیە و ئێستا ئامانج بودانین بۆ داهاتوو باشە بەڵام لە داهاتوان ناژیم بەڵکم تەنهاوەکو پاڵنەرێک بەکارێنم و لە ڕابردوو ئەزمون وەرەگرم بۆ هەڵەکانی ئێستا ئەگەر قەرار بێ بیکەم لە ڕابردوو ئەزمون وەرەگرم لە ئێستای بەکارێنم ئێستامی پێخۆشترە. ئوستاز مادەم ئێمە شتێک بزانین و جێبەجێ نەکەین وەکوا پێ نەمانزانی بێ کاتە سەرکەوین بێگومان نەخێر کاتە چەند سەرکەوین باشە با باسی سەرکەوتن بکەین بە شێوەیەکی ئەکادمی. طبعاً یەکێک لە پێناسە زۆر ئەو پێناسانی کە من خۆم زۆر قەناعەتم پێێتی بریتە لە بەدەستهێنانی ئامانجێکی دیاریکراوە کەواتە سەرکەوتن بریتە لە بەدەستهێنانی ئامانجێکی دیاریکراوە بێگومان ئامانجەکە ئەبێ مرۆیی بێ خزمەت بە خۆت بکە بە کۆمەلگا بکە بە نیشتیمانەوە شتێکی دیژە مرۆڤایەتی وەکو ئەرکێکی ئەخلاقی وەکو ئەرکێکی چۆنەڵی ڕۆشنبیری چکە ڕۆشنبیر ئەو کەسەیەکە شتێکەکە خزمەت ئەکانەوە وەکو دژی مرۆڤایەتی بێ و سەرکەوتن وەکو وتمان بریتە لە بەدەستهێنانی ئامانجێکی دیاریکراوە سێ بنەمای سەرەکی هەیە یەکەم هەر خۆیەتی ئەبێ ئامانجت هەبێ دووەم ئەبێ پاڵنەرت هەبێ پاڵنەر یعنی چی یعنی بۆچی ئەتەوێ ئەم کارە ئەنجام بدەیت و چه سوودێکی بۆ تۆ هەیە کاتێ ئێمەی مرۆڤ هەموو مرۆڤێک بەشێک ئەنانیەتی تایە خۆپەرستی تایە حەزەکە ئەو شتەی ئەیکا سوودێکی بۆ خودی خۆی هەبێ بۆیە ئەم کەسە کە ئامانجەکەی دیاری کرد پێویستە بڵێ بۆچی پێویستە ئەمە بکەم و چه سوودێک بە من ئەگەیەنێ کاتێ ئەم پرسیارەی کرد ڕاستەوخۆ ئەحساسێکت بۆ دروستە بێ هەستێکت بۆ دروستە بێ کە بچی کارەکە ئەنجام بێ سێیەم بریتە لە بەردەوامی شتێکی زۆر جوانەی لە ئینگلیزیڵێ winners never quit quitters never win براوەکان هەرگیز واز نایەنن ئەگەر وازی هێنا ئێتر براوە نییە و یەکێک لە زانەکان شتێک ئەڵێ شکست بوونی نییە تەنها لە کاتێک نانەبێت کە واز ئەهێنی کەواتە ئەم سێ تایبەتمەندی ئەساسیە هەبوونی ئامانج و پاڵنەر و بەردەوامی تاکێکی تەندروست و تاکێکی سەرکەوتومان بۆ دروستەکات ئەتوانین بڵێن سێ کوچکەیەکە بەڵام حەزەکەم تاریکیز خەمە سەر یەک شتیان ڕەنگە زۆرێک لە گەنجانی ئێمە لەم ڕۆیە بێئومێد بووبن ئایا بەهۆی وەزعی داراییە بە بۆنەی کێشە سیاسیەکانە بە بۆنەی ناهەمواری بواری کۆمەڵایەتی و خێزانیە چۆن گەنج پاڵنەر بدۆزێتەوە ئەم پاڵنەرە چۆن دروست بکرێت پێش هەموو شتێکە بێ ئامانجمان هەبێ ئێمە بێت لە ڕێگەی سیستەمی پەروەردەمان لە ڕێگەی خێزانەکانمان منداڵەکانمان فێر بکەین کە ئامانجیان هەبێ ئەوەی کە فرۆید باسیەکە هەتا تەمەنی 5 ساڵی ئەبێ بە کۆمەڵێشتی زۆر بچووک وا لەو مناڵە بکەی ئامانج لە ناو مێشکیا دروست بێ من ئەبێ هەوڵدەم تا ئەوە بەدەستهێنم کە بەدەستمێنە ئافرە من سەرکەوتومەها بێ فێریکەی وردە تا گەورە ئەبێ ئەم کەسە بێتە خاوەنی کەسێتی ئامانجدار اینجا دوای ئەو بێ پەروەردەیکین کە چۆن پاڵنەر دروستکا بۆ بەگەیشتن بە ئامانجەکەی بەشێکی زۆر لە گەنجانمان ئامانجیان هەیە بەڵام پاڵنەریان نییە چۆن پاڵنەر دروستەکەی پاڵنەرەکە وەکو ئاماژەم پێیا پێشتر وەڵامدانەوەی پرسیاری بۆچییە بۆچی تۆ ئەتەوێ ئەم کارە ئەنجام بدەیت و چه سوودێکی هەیە چۆن ئەم بۆچێ بدۆزینەوە ئوستاز ئەم بۆچیە خودی شخصی کەسەکە بێ بیدۆزێتەوە کاتێک کە ئامانجەکەی دیاریکە من ئەمەوێ فێری ئەڵمانی بم باشە بۆ ئەتەوێ فێری ئەڵمانی بم لەبەرەوەی ئەوە ڕێکخراوەکەی ئەگەر فێری بم ئەوەنە مادە پارەم ئیسفادە ئەکەم و لە ڕووی ڕۆشنبیری و ئەڵمانیەکە لە وڵاتانی کە بەتایبەتی لە ڕووی تەندروستی و ئاها 1 2 3 3 4 5 ئاوا کۆیەکەیتەوە ئەیبینی هەموو ڕۆژە لە بەرچاوت ئەمە بێتە پاڵنەرێکی زۆر باش لەسەر مەسەلەی بێئومێدی کە جەنابەت باسی کرد ئێمە لە ڕۆژهەڵاتی هاوڕاستە یعنی ئەتوانم بڵێم لە سەدەیەکە ئەگەر سەیرێکی سەدەی ڕابردوو بکەین تەنها 20 ساڵ 25 ساڵی لە خۆشییا بووین ئەویتر هەمووی شەڕ و کێشە و ئاژاوە مەشاکیل من ناچمە لاو بابەتە ڕامیاری و سیاسیەکە من دێمەوە ناو مۆزۆ ئیدوکیشن ئێمە دووبارەی ئەەکەمەوە پەروەردەی خێزان و لەگەڵ ئەوەشا قوتابخانە ئەتوانێ وا لە مناڵەکانمانکە هەمیشە ئومێدیان هەبێ چکە بەبێ ئومێد ئینسان ناتوانێت بژی هەمیشە ئەبێ ئومێدمان بێ خۆ هەر یەکێک لە ئێمە دڵنیای لەوەی کە کۆچی دوایەکەین ڕۆژێک لە ڕۆژان بەڵام ئەگەر بەس بیر لەوە بکەینەوە کەی ئەمرین دانیشین و هیچمان پێ ناکرێت بەڵام کاتێ ئومێدمان هەبوو بە ژیان ئامانجەکانمان بەدەستێنا و خۆمان سلمان بۆ کۆمەلگا و بۆ خۆمان ئەو کاتە هەست بە خۆشی دڵخۆشیەکەین دەستەکانە خۆ کاس ویستم باسی ئەو بکەم باسی خزمەتت کرد وتت گەنج هەم خزمەت بە خۆیەکە هەم بە کۆمەلگا بۆچی گەنج پێویستە خزمەتی کۆمەلگاکەیشی بکە بۆچی پێویستە بەرپرسیار بێ جوانم خودی بەرپرسیارەتی لە مناڵیەوە دەست پێەکە چۆن دایک و باوکمان فێرمانەکەن بەرپرس بین لەسەر هەموو شتێک لە وڵاتەیە لەسەر کارەبا ئاو ژینگە درەخت جا هەموو شتێک مڵکی ئێمەیە چۆن بەرپرس بین بەرامبەر نیشتیمانەکەمان من هەمیشە لە خولەکانمە باسی ئەوە ئەکەم کە ئێمە بێ ئێحساسکەین کە ئەن و خوای گەورە ئێمەی بە تایبەتی دروستکەوە کە واشە
و هەموو گردونی لەبەر خاتری ئێمە دروست کردووە و هەموو پێغەمبەرەکان صلی الله علیه و سلم لەبەر خاتری ئێمە ناردوێتی کە ئێمە ڕۆشنبیر و باشکەن باشە ئەمە وات لێکا وردەوە ئەو ئیحساست پێدا کە تۆ گەوری کە ئەم ئیحساست هەبوو هەست بە بەرپرسیارەتیەکەی اینجا ئەچمە سەر بابەتێکی مێژوویی کە ئەرستۆ لە فەلسفەی ئەرستۆیە شتێک باسەکە کە دوایی کانتیش نفسی بیرۆکەی هەبوو ئەڵێ طبعا فەلسفەی هاونیشتیمانی بوونیان دانا لە کۆمەڵگایە چی ئەبێتە هاونیشتیمانی ئەزانی کیاندانا بە هاونیشتیمانی هەر کەسێک نەبوو کە لەدایک بێ بڵێ ئیترەوە هاونیشتیمانی کوردستانە ئەبێ ئەم کەسە خزمەتێک بگەێنێ بە نیشتیمانەکەی اینجا پیانەوت جەنابەت هاونیشتیمانی ئەم وڵاتیت پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا چەند گەنج لە لای ئێمە هەست بە بەرپرسیارەتیەکە کە خزمەتی وڵاتەکەمان بکەین ئێمە ناڵێن ئیلا ئەبێ بەرهەمت هەبێ ئەنجا ئەتکەین بە هاونیشتیمانی نەخێر بەڵام ئەکرێ ئەم گەنجە هەست بە بەرپرسیارەتی بکە خزمەتێکی پێشەوە شتێک خۆی باشە اینجا خێزانەکەی اینجا کۆمەلگاکەی بکە بۆی بەفعلی ببێتە هاونیشتیمانیەکی باش و خزمەت بگەێنێ کەواتە چۆن خزمەت بکە ئەو بوارانە چین کە گەنجەکە توانێت خزمەتی پێ ئەو پرسیارەیە کە من زۆر حەزم لێتی ئەزانی لەم ڕۆژەیە وای لێ هاتووە کە قوتابی ئەچێتە زانکۆ طبعا زانکۆ ئەچێ بوارێک هەڵبژێری و پسپۆڕیەکە و دوایی وردە نۆڵج پێیاکات و تا دوایی عملی پێکە برادەرەکەی ئەچی بۆ کوێ وڵاتچم بۆ فلانشن وەڵام منی ژیان بۆ ئەوێ بەبێ ئەوەی بزانێ بەهرەی لە چیایە یان زۆربەی قوتابیان ئەو کەسەی کە کۆمپیوتەرەکە لەسەر کۆمپیوتەرە فۆرمەکەی بۆ پڕکاتەوە ئەو قەراری بۆدا وەڵا ئەو بەشە ئەڵێن باشە تازە کرایتەوە باشە بەچی زانیت باشە کاری زیاترە من ئەمەوێ ئاماژە بە بیردۆزێک بم بە ناوی مەڵتیپل ئینتەلیجەنس هی گواردن گاردنەرە زانای گەورەی ئەمریکی دەروونزانە کە چەندین خەڵاتی عالەمی هەیە لە ساڵی 1970کان بیردۆزێکی دانا بە ناوی زیرەکی جۆراجۆر ئێستا ئێمە خولێکمانەیە لەژێر ناوشانی زیرەکی و توانە خودیەکان ئەم خولە چییە ئەم بیردۆزە چییە پێماناڵێ کە ئێمە هەشت جۆر زیرەکی ئەساسیمان هەیە لە مشکی هەریەکێکمانە من لە بوارێکە جەنابەت لە بوارێکە باشی وەرە لەم بوارەیە لە بوارەکانی ترا پێویستە شتێک بزانی بەڵام لەم بواری خۆتا ببەرە بەرهەمدار ئێمە تاقیکردنەوەیەک بە قوتابیەکانەکەین دوای ئەوە کۆدێکمان بۆ دەرەچێت بە گوێرەی ئەم کۆدە لەسەر بنەمای ئەو بیردۆزە ئەزانین ئەم کەسە لە هەندەسەیە باشە یان لە دەروونزانی باشە یان لە کشت و کاڵ باشە لەسەر ئەو پرسیاری جەنابەت کاتێ تاچێک چوە زانکۆ تایە باش بوو تایە زیرەک بوو خۆی بە توێژەر زانی و توێژینەوەی کرد حبی بۆ دروستە بێ خۆشەویستی بۆ دروستە بێ بۆ بوارەکەی بەرهەمیە بێ ئەم بەرهەمە وردەوردە ئەبێتە داهێنان ئەوە خزمەتە دەستەکانە خۆش بێ ئوستاز گەنجێک چۆن نەتوانێت هەسی بە پرسیارەتی لە خۆیان زیاد کات و کۆتا پەیامەت چیە زۆر سپاس بۆ جەنابەت ئێمە بێ ئەسێکمان هەبێ و هەستێک دروستکەین کە داهاتوی ئەم وڵاتە لە دەستی ئێمەیە باو باپیرانمان سەرکردە سیاسیەکانمان تا ئێستا بۆ ئێمەیان هێناوە لەمە بەدووە ئیتر ئەرکی نیشتیمانی ئەخلاقی ئێمەیە کوردستانێکی باشتر بنیاد بنین بۆ ئەوەی کە لە داهاتوە شەرمەزاری نەوەکانمان نەبین و نەڵێن چیتان کردووە بۆمان بۆیە من ئەمەوێت لێرە ئەو پەیامە بگەێنم تکایە با خۆمانمان خۆش بوێ چۆن ئەزانی کەسێک خۆی خۆشەوێ بەوەی کە خزمەتی خۆیەکە لە ڕووی عەقلیەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی دەرونیەوە هەمیشە بە خۆی ئاچێتەوە هێندەی خەریکی قسەی خەڵک بێ با هێندە خەریکی توانەکانی خۆی بێ و پەرەی پێ بدە هیوام لە شتاقی تەندروستی دەستەکانتان خۆش بێ زۆر خۆشحاڵ بن کە ئەمڕۆ لەگەڵمان بوون